بڕیاری کۆمەڵی دادگەری بە نەچوونە نێو خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەوە لە خۆ و بێهەنجەت و بەڵگە و پاساو نەبوو. بڕیارەکە دوای کۆبوونەوەیەکی ناسایی چەند کاتژمێری ئەنجومەنی باڵا لە هەولێر و کۆبوونەوەیەکی سەرکردایەتی ئەو شێوە لە سێمانی و چەندین ڕاوێژی پشتی پەردە لەگەڵ عەقڵ و کەسانی جێمتمانە دراوە. وەک ئەندامێکی ئەنجومەنی باڵا دەڵێت کۆمەڵ لەو بڕیارەدا ئازا و ئازادەیدا ڕەچەشکێن بووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو کۆمەڵ پێشتریش و لە چەندین وێزگەی هەستیاردا هەر ڕەچەشکێن بووە و هەندێک جار سەرڕای پشتێککردنی هاوپەیمانەکانیشی ئەو لەسەر ڕێڕەوی مەردانەی خۆی بەردەوام بووە. گەورەی بڕیارەکەی کۆمەڵ بە نەچوونە نێو پەرلەمانی کوردستان هاواسە لەگەڵ گەورەی ڕووداوەکە کە ساختەکاریەکی بێئەندازە و بەرنامە بۆ داڕێژراوی هەڵبژاردنە کە لە پرۆسەی بڕیارداندا جگەل لە دوو ڕێگە سێیەم بۆ لایەنی خاوەن مەبدە و پرانسیب نایەڵێتەوە. دوو ڕێگەکەش یان ڕاستکردنەوەی چەوتیەکەیە بە ئەنجامدانەوەی هەڵبژاردن کە ئەمە لە مەحاڵەوە نزیکترە یان بایکۆتکردنی پەرلەمانێکە کە لە بەرەنجامی ئەو هەڵبژاردنەوە دروست ببێت. پرۆسەی ساختەکاری بەرنامە بۆ داڕێژراو ئەگەر سەرەتا تەنها لەلایەن قەوارە ساختە لە دشکراوەکانەوە وروژێنرا و پەردەی لەسەر لادرا، بەڵام لە ئێسادا وردە وردە زانیاری و نهێنیەکانی ئاشکرا دەبن. لەوبارەوە ڕۆژنامەنووسێکی دیار ڕای دەگەنێ بەر لە بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دنیایە مامەڵە لەسەر چۆنێتی دابشکردنی کورسیەکان کراوە. ئەو ڕۆژنامەنووسەوە خۆی دەڵێت بۆ مێژوو نووسیوێتی کە کۆمەڵی دادگەری لە نێو ئەو سەودایەدا نەبووە. کۆمەڵی دادگەری کە لە نێو سەودا و مامەڵەکەشدا نەبووە، بەڵام ویستراوە دوای ناڕەزایەتی لە کارە قێزەونەکە بەدەم چەورکردن و زیادکردنی پشکەکەی ڕازی بکرێت. ئەمەش هەر یەک لە سەرۆکی کۆمەڵی دادگەری و ئەندامێکی ئەنجومەنی باڵا پشڕاستی دەکەنەوە. ئەوان قسەیان لەگەڵ کرا و قسەشیان لەگەڵ دەکرێت لە ئەنەکانی دیکە، ئەمما بەنسبەت ئەوە کە ئەگەر دوای چاوی پێدا بجێڕ دەرێتەوە مەڵی عوسمان سەدوی هەڵوێست خۆمە ڕاگەیاندووە، هەرەوە هەڵوێستەمان هەیە ئێمە. یعنی ڕەنگە خەڵکێکیش هات بێتە سەرخەت و ئەگەر چەند کورسیکەتان بۆ زیادکەن ژۆکمان هیچمان ناوێت. مادام ویسوتانە شکۆی ئێمە بشتێنن زۆڵمان لێ بکەن، ئەو زۆڵمە عافێتتان بێ یا عافێتتان نەبێ، نا ئێمە چاو بۆ دەناگێڕینەوە. کۆمەڵ وەک سەرۆکەکەی دەڵێت هێزێکە تا فشاری بخرێتە سەر لەسەر پرەنسیب و بنەمانە گۆڕەکانی خۆی سوورتر دەبێت، کەواتە ئەو دەستە بخەنە ژێر سەرتان کۆمەڵ بۆ کڕین و فرۆشتن و سەودا و مامەڵە نابێت.